من زۆر جارەوە وتۆ ئێستا ژێڵێمەوە بە هیچ کاتێک کورد بەو دەسەڵاتی پێشووە ئێمە ناتوانین بگەڕێنەوە ئەو شوێنانە بە شەرتێک ئەگەر حەدەسێک بێتە پێشەوە وەکو 2014 یا 2003 کە کورد بچێتەوە ئەوێ ئەو شوێنانە بچێتەوە ژێر دەسەڵاتی کورد ئەوە جیایە ئەگەر بمانەوێت لەسەر بە شێوەی مفەوەزات و مێزی دانوستان ئێمە جارێکی تر بچینەوە ئەوێنە ئەوانەی کە پێشووتر هەمان بووە ئێستا بەدەستی بێنینەوە ئەوە وەکو قسێکی فارسی ئەڵێ گوزەشت ئەوە ڕۆی ئەوە نابینینەوە بە تاکید بە شێوەی ئاشتی ئەگەر ئێمە بمانێ ئەوە بچینەوە ئەو شوێنانە بەڵام ئەگەر حەدەسێک بێتە پێشەوە لەگەڵ ئەوەشا کورد ئەبێ یەک بێت کورد ئەگەر یەک بێت بەڵێ تەئسیری زۆرە هەیە ئێمە لە دوای 16 ئۆکتۆبەرەوە تا ئێستا کورد نەیتوانیوە خۆ پیشاندانێک لە کەرکووک بکات لە شوێنەکانی ترا بکات ئەمە بەڕاستی خاڵی زوعفی کوردە و ئەو هێزانەش کە ئێستا لە کەرکووکان ئەوانیش بەداخەوە ئەو هەلیان خۆشتۆتەوە ئەوانیش ئێستا ئەوانە متابعەی کوردەکەن ئەوەنە مەحاولاکەن زانیاری لەسەر کورد کۆ بکەنەوە ئەوەنە ئیتیمامیان ناوە بە مەنتیقە کوردیەکان ئەوەندە ئەو شوێنانی کە داعشی ئیهمالیان کردو گوێیانێ ئەو نەتێکە چییە بێ چی نابێ زۆر جار خۆتان لە کەناڵەکانی ڕاگەیاندنەوە گوێتان لێ بۆ هاوڵاتیانی سنووری قەزای داقۆق سەرگەران دەبست دووس هاوارەکەن ئەڵەن کە ئێمە چەکدارانی داعشمان بینیوە چوین بە هێزە عێراقیەکانمان وتووە ئەوە چەکدارانی داعش هاتن خەڵکیان لێ خەتف کردین خەڵکیان لێ کوشتین گەنمەکانمانە سووتێنن پیان وتون و توانەوە واجبی ئێمە نیە ئێمە ناتوانین دەربچین بەو شێوە جوابیان داونەتەوە باشە بەس وەکو بڵین دەسەڵاتی کوردی لە ناوچە دابڕێنراوەکان ئێستا مثلەن پارتی لە حکوومەتی خۆجێی مووسڵ بەشدارە دەسەڵاتی نییە لەو منتیقانە وەکو پێش بڵین 16 ئۆکتۆبەر نییە یاخود بڵین یەکێتی ئێستا لە کەرکووک گەڕاوەتەوە یاخود پۆستەکانی تر کورد پێی دراوەتەوە لەو ناوچانە ئەو پۆستە ئیداریەکان لە خوار پارێزگار من قەناعەت ناکەم لە بەغدا چەندێک دەسەڵاتمان هەیە لەو ناوچانە شار ئەوە نەدەسەڵاتمان هەیە بەدەیان پۆستی ئەمنی و ئیداریش کە بەدەستمانەوە بۆچی لە کەرکووک بوو بێ لە مووسڵ بوو بێ لە شوێنانە ئەو پۆستانەمان هەموو لێستەنراوەتەوە و خەڵکی تر خراوەتە شوێنی و لایەزار بەردەوامە لابردنی بەرپرسانی کورد لەو شوێنانە و دانانی خەڵکی تر لەو جێگایانە یانی ئێستا لە بڵین لە مووسڵیش کە پارتی بەشدارە خۆی دەسەڵاتی نییە لەو ناوچەیە لە حکوومەتی خۆجێی بەڕاستی من معلوماتی دقیقم لەسەر مووسڵ نییە بەڵام قەناعەت ناکەم هەبێت خۆزگا دەسەڵاتی کولیمان هەبووە یاخود من وەکو کورد دەڵێم خۆزگا ئێستا کورد پێشووتر چۆن دەسەڵاتی هەبووە ئێستا دەسەڵاتی زیاتر هەبووە بیتوانایە ئێمە کاتی خۆی کە لە کەرکووک بوون کە لیژنەی ئەمنی هەبوو بۆ نمونە دکتۆر نەجمەدین کە فیرقەی 12 کە تەشکیل کرا دوای بوو بە عەمەلیاتی دیجلە ئەوان تەنها دوو کەسیان یەک کەسیان یانتوانی وەکو ئامەلیوایەکی پێشمەرگە بێتە کۆبوونەوەکەوە تەنها یەک ڕێیەکیان هەبوو بەڵام ئێستا یعنی بۆ نمونە مدیری شوڕتەی کەرکووکە کوردە دامی ئەو لیژنە ئەمنیە نییە کە لە کەرکووکایە تۆ دەسەڵاتی چی دەیە من بە قەناعەتی من مووسڵیش لەگەل لە کەرکووک خراپتر نەبێ باشتر نییە باشە بەس وەکو ئەوەی کە دوای مەسەر نزیکەی 23 ساڵ کە و ناوچانە بڵین لە لەزدران ئێستا پێ دوای بەرپرسانی کورد دەبێت دادگایی بکرێن یاخود بۆچی خەڵکی و ناوچانە بەتەنیا جیهاڵدرا ئێستاش مەسەنە خەڵک لەو بارودۆخە خراپەدایە من چەند جارێکی تریش دەوەم باس کردو ئێستاش باسی یەکەم جارێکیش یەکێتی پەرلەمانتارانی کوردستان نردیان بە دوام مامۆستا جەمال قاسموانە کۆمەڵە لە برادەرانی هەموو لایەنەکانی لێبوو باسی ئەو مۆزوعە کرا یعنی ئەبوا من ئێساس ئەوەش ئەڵێم بۆ کاتەش ئەو پێشنیارم بۆوان کرد خۆزگا لیژنەیەک تەشکیل بکرایە لە پەرلەمان لە حکوومەت لە سەرۆکایەتی هەرێم ئەمە لەفانە بەڕاستی بۆ ئایندەش با یەکلایی بکرێتەوە لە هەندێک جێگا شەڕ کراوە دەبابە بەسەر پێشمەرگەیان چووە لە هەندێک شوێن دەور و تەسلیم کراوە لە هەندێک شوێن بەبێ هیچ شتێک
خۆمان چۆڵمان کردو دوای 72 ساعت هێزە عێراقیەکان چوونەتە وێنە خۆ ئەبێ یعنی ئەمە بزانێت لە هەندێک شوێنی تر حکومەتی مرکزی هجومی کردو ویستێتی بێت بەرەو هەولێر وانە شەڕی مان و نەمان کراوە باش ئەم شەڕانە لە شوێنە کرا لە شوێنی تر بۆ نەکرا یعنی ئێستا نازانێت لە ماوەی شەڕی داعش بە تایبەتی کە پێشمەرگە سومعەیەکی هەبوو ناوێکی هەبوو بەڕاستی شەڕی تیرۆریستانی داعشی کرد لە بری هەموو جیهان بوو بە ڕەمزێک بەس بەداخەوە لە دوای 16 ئۆکتۆبەرەوە یعنی ئەو هەمەمان بینی کە ڕایەکی بەبێتە قەوەرەگەڕا یعنی ئەمە تا ئێستا لیژنەیەک نەبووە کە ئەمە یەکلای بکرێت و ئێمە تەنها ئەوەی کە کردومانە لە کۆمەڵێ پەیج و ئاکاتن و بەم شتانەوە خۆمانمان مەشغوڵ کردووە و بە کۆمەڵەشتی دووبارە و دەبارە و سووا و ئەمانە ئەڵێنەوە وەکو مریض کەڵەشێری قەزم هەیە هەر خۆمان گفەکەیت و کۆمەڵی قسە و هیچی تر هەر خێرێکی ئەم شتانەین نەهاتوینەتە سەر شتا حەقیقەتەکە بۆەوەی کە ڕوون بێتەوە بالیژنەیەک تشکیل کرێتەوە مادەم حکومەتت هەیە پەرلەمانت هەیە سەرۆکایەتی هەرێمت هەیە با بە ڕەسمی لیژنەیەک تشکیل بکرێ بە قسەی من بێ من چی چاک بێ من ئەواڵم بە قسەی کەسێکی تریش بێ لایەنێکی تر بێ ئەویش چی لە قازاسی لایەنەکەی خۆی بێواڵێ بەڵام ئەمە بۆ پەرلەمان یەکلایی نەکاتەوە بۆ سەرۆکایەتی حکومەت ئەمە یەکلایی نەکاتەوە بۆ سەرۆکایەتی هەرێم ئەمە لەفە یەکلایی نەکاتەوە کێ پاڵەوانی شەڕ بوو کێ دۆڕاوی شەڕ بوو ئەم مەوزوعە بۆ چی بوو چۆن ڕوویدا وەزارەتێکمان هەبوو بە ناوی وەزارەتی پێشمەرگە لە 16 ئۆکتۆبەرە چی دەورێکیە بوو من ئەڵێم ئەوەی دەور بوو بێ ئەو وەزارەتە نەیبوو سبب چییە کاتێک تۆ هێزی پێشمەرگەت هێنا تەسلیمی بە تەوزیعت کرد بەسەر میحوەرەکانە هەر میحوەرێک ئەندامێکی مەکتەبی سیاسی کە سەرپەرشتیە کرد لێ ئامەلی وایە کە سەر بە وەزارەتی پێشمەرگە بوو هیچ ئەوامرێکی لەو وەزارەتە وەرناگرت مەجبور ئەو ئەوامرێکە وەریەگرت لەو فەرماندەی لەو مەسئولی میحوەرە وەریەگرێ ئەو مەسئولی میحوەرەش چی مەبەستی وایە ئەوەی پێوتن ئەوەی پێ جێبەجێیەکردن بەڕەحمەت بێ من چەند جارێک ئەو کات ئەمی شێرکۆ مابوو کە بەیەکەوە بووین کە یەکێک لە کێشەکانی ئەوە بوو یەکێک لە کێشەکانی ئەوە بوو کە باسیەکەی کە گلەیەکی گازندەکەی من نازانم یعنی من لە بینی دوو بەرداشام ئەوە بەڕاستی دەمدانەوە و ڕەمدانەوەیکی خراپی هەبوو ئێمە وەزارەتێکمان هەبوو بە ناوی وەزارەتی پێشمەرگە بینیمان هەبوو بەرپرسانی ئەو وەزارەتی پێشمەرگەیە هاتن چوونە میحوەرەکانەوە وەزارەتیان تەفتیشکی هەر یەکە بوون بە مەسئولی میحوەرێک یان بوون بە ئەندامی میحوەرێک زانیان استفادەکە لە میحوەرەکەیە یعنی شتێک نەما بە ناوی وەزارەتی پێشمەرگەوە بۆیە ئەم مەسەلەیە زۆر جار یعنی ڕەغنە لە کۆمەڵە خەڵکە گیرێتەوە بۆ ناوی حەقیقەتەکان باز ناکرێ ئەمە حەقیقەتەکانە حەقیقەت بە من یا بە ئامەلیوایەک یا بە کەسێکی تر ئەمە ناوترێ ئەمە ئیشی پەرلەمانە ئەبێ پەرلەمان ئەمە یەکلایی بکاتەوە ئەبێت سەرۆکایەتی هەرێم و سەرۆکایەتی حکومەت ئەمە لەفە یەکلایی بکەنەوە بۆ ئەو جێگایانە وای لێ هات بۆ ئەو شوێنانە لە هەندێک شوێنێک وتمان شەڕ کرا لە هەندێک شوێن دەور و تەسلیم کرا لە هەندێک شوێن ڕامان کرا لە هەندێک شوێن 72 ساعت پێشەوە چەکە قورسەکانمان کێشایەوە ئەمە هەمووی مەلەفە ئەبێ پەرلەمان ئەمە ڕوون بکاتەوە بۆ ئایدا بۆ نەوەکانی ئایدەکە بزانێت کە حاڵەتێک بوو کێ بەرپرسە لەو حاڵەتە